هەفدەمی کۆمبوونا پۆتن لەگەڵ بەشار الئەسەد شارەزا دەبێژن سەرکەفتن لە دژی داعش نەداویە تیرۆریە. خەتا بارکردن بە ڕەفتارên تند و بێڕێزیên سەکسی لە دژی ژنان لە ئەمریکا پتر ji her demekî dî eşkere dibin. û roja pênşemê ceşna spasguzariyan e. Goştê elokan şîva Emerîkiyan e û serok li wan xweş dide. سلااو و ڕێز و هێڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کنەکشن. لای منیشەوە سلااو و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کنەکشن کە هەموو ڕۆژانێکی سێشەمە هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. هەفدەمی کۆمبوونا سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پوتین لەگەڵ سەرۆکی سووری بەشار الئەسەد و دەوامیە هەوڵێن دیپلۆماسی ji بۆ بەدەستخستنا ئاشتی لە سووریا شارەزا باوەڕ دەکەن ku şikestina Daeş کۆمەڵا دەوڵەتا ئیسلامی لە عێراق و لە سووریا نەداویە تیرۆریە. هاوکاتی ئازادکردنەوەی جارێکی تری شارۆچکەی ئەلبووکەمان لە تێرۆریستانی داعش هێزە ئاسایشیەکانی سووریاش دەستیان کردووە بە کۆمەڵکردنی ناوچەکە بۆ دڵنیابوون لەوەی خانە نووسوەکانی تێرۆریستان نەتوانن جارێکی تر هێرش بکەنەوە. لەگەڵ ئەم پێشڕەویە لەشکریانەدا پەرەسەندنی سیاسیش هەن. لە سەردانەکەی ڕۆژی دووشەمەیدا بۆ رووسیا و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی رووسیادا سەرۆکی سووریا تاوتوێی ئاساییکردنەوەی ڕەوشی وڵاتەکەی کرد. سپاس بۆ لەشکری رووسیا سووریا وەک دەوڵەت ڕزگار کرا کارێکی زۆر کرا بۆ سەقامگیرکردنی ڕەوشی سووریا و هیواداریشین لە ئایندێکی نزیکدا کۆتایی بە تیرۆریزم بهێنین لە سووریادا. بەڵام دەشزانین هێشتا سەرچاوەکانی تیرۆریزم ماینی گەرانین لە جیهاندا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سووریاشەوە. پێشتریش وەزیرانی دەرەوەی رووسیا و تورکیا و ئێرانیش لە ئەنتالیای تورکیا کۆبوونەوە بۆ باسکردنی ڕەوشی سووریا و هەروەهاش ئامادەکاریەکان بۆ کۆبوونەوە لوتکەیە چاوەڕوانکراوەکەی ڕۆژی چوارشەمەی هەر سێ وڵات لە سۆچی لەسەر ڕەوشی سووریا. هەموو شتێک باش بەڕێوە چووە لەسەر خاڵە سەرچیەکان ڕێککەوتوین و هەڵسەنگاندنەکانی خۆمان دەدەینە سەرۆکەکانمان سەبارەت بە چۆنێتی بەرەو پێشەوە چوون و بەهێزکردنی پرۆسەی ئەستانە کە دەشێت هەندێک میکانیزم بێتە ئارا بۆ کۆبنەوەکانی ژنێف. داعش زۆر ناوچەی لەدەستداوە لە عێراق و لە سووریاشدا و لێ هێشتاش لە دەوروبەری ئەلبووکەمال شەڕ دەکات هەرچەندە ئەو شەڕانە بە مانای توانایی داعش لێک نادرێنەوە. ئەمڕۆ شەڕ هەیە لە دەوروبەری ئەلبووکەمال و ناوچەکانی تری نزیک لە شارۆچکەکە بەڵام ئەم جۆرە شەڕانە ئەوە ناگەێنن داعش ماوە چونکە لە ڕووی استراتیژەوە کۆتایی پێهاتووە. لەم شەڕانەی دژی داعشدا سەرکەوتنی بەرچاو بەدەست هاتوون لە عێراق و لە سووریاشدا بەڵام وەک شیکەرەوە باسی دەکەن ناکرێ ئەم سەرکەوتنانە وەک کۆتایی هێنان بە داعش و تێرۆریزم ڕاوە بکرێن. وەها سیر دەکرێت کە پێ دەچێت شەڕەکە تەواو بوو بێت تەنانەت ئەگەر زۆریشیان لێ بکوژرێت هێشتا بەس نییە. شەڕ داعش هەر ئەوە نییە لە سووریا لە عێراق یان لە ئەمریکا لە فلیپین لە ئەفریقا لە ئەوروپا بکرێت. داعش ئایدۆلۆژیەتە لە مێشکدایە ئەگەر بمانەوێت شەڕی داعش بکەین پێویستە خەڵکەکانیان دڵنیا بکەینەوە کە هەڵن ئەمەش بە چەک و فڕۆکە ناکرێت. پێم وایە داعش لە ڕۆی لەشکری لۆژستیەوە کۆتایی هاتووە بەڵام لە ڕۆی ئایدۆلۆژیەوە نا. هێشتا داعش توانای ڕاکێشانی خەڵکی ماوە. لە 6 مانگی ڕابردوودا داعش 6 ڕاگەیاندنێکی نەداوە و لە مەودووە شکستی هێناوە. هەر بۆیە لەوانەیە لە مەودووە توانایەکانیشی کەم ببنەوە بۆ ڕاکێشانی خەڵک. سەرکەوتنەکان لە شەڕەکانی دژی دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوو بەکر بەغدادی بەبێ باج نەبووە. لەم شەڕانەدا سەدان هەزار خەڵکی سیڤیل لە عێراق و لە سووریاشدا بوونەتە قوربانی. لە کاتێکدا کە سەرۆکی تورکیا هەڕەشەکانی بۆ هێرشکردنە سەر ئەفرین زیاد دەکات سەرۆکی هاوبەندی نیشتیمانی دیموکراتی سووریا ئەحمەد عەڕاج باس لە هەڕەشەکان دەکات و دەڵێت کوردەکان ئەو هەرێمەیان پاراستووە و لە پاشە ڕۆژیشدا ڕۆڵی گرنگیان لەو هەرێمە و لە سووریادا دەمێنێتەوە. لەسەر دەرەجاهەیە شەڕی لە دژی داعشێ لە هەرێما کوردی سووریایە هەژمارێکە ڕۆژنەمەوان ژیانە خۆش دەستدا بوون. پارامەزن یا قوربانیên راگhandinê ji navenda ragihandina YPG bûn. Ne tenê di çeperên şer de rojnemavan jiyana xweş dest dabûn. Her wiha di encama teqînan de rojnemavan bêpar neman ji qurbaniyan. Di teqîna gundê Ebûfaz de li navçeya Dêra Zorê di 12 cotmeha 2017 de du rojnemavanên Ejansa Hewarê jiyana xweş destan. Di wê demê de zaten ew êrişekî hovane
دنابا سفيلا داعش بعربين تقمنية إيريشي سفيلا كر بحزارا سفيل ودري هبون دا انجام ويد ذاتا هفالا مدى لشان إبش دجيب ويرد جيانا خوش دستا هوگر محمد بشتي روجكي جيانا خوش دستا وهر وهاجي هفالي مرزگار هشتا نجي معالجة دبي روجنامه‌وان ji teqînê mayînan jî pê parleman. Piştî ku Daişê di her deverekê tişkest û jê dihat derxistin bi hezara mayîn li dû xwe dihiştin û di encama wê de rojnamehvan jî di teqîna mayînan de jiyana xwe distan. Nûçegihanê Televîzyona Ronahî TV Mustafa Mihemed di 19 tîrmeha 2016 de di encama teqînê de dema got operasyona min bijê şopan jiyana xwe distan. Hevalê me Mustafa Mihemed li wir jî di dema got li hindek deveran li belgeyên Daişê digeriyan dixwest got rastiya wê em bêjin û rastiya wê hovîtiya wana ji cîhanê re ragihîne di encama teqîna mayînekê de li wê derê birîndar bû û piştî wêna bi çend rojan li nexweşxaneya Qamişlo ew jî gihîşt asta şehadetê. Li gorî Yekîtiya Ragihandina Azad gonaha ew di lêkolînê de ne got hejmar û rewşên rojnamevanên got jiyana xweşdest dane û her wiha yên got birîndar bûne bi serjimareke giştî ji bo raya giştî ragihînin. Lê ew dibêjin gotanaha hejmareke tekûz di destê wan de tune. Hejmarek ne gerek lêvegerek tedî lêkolîn têkirin lêvegerek li wasasiyê çepemeniyê ji bo net hejmarê. Min pir hevalên hene hevalê me çepemeniyê di teqînat şehîd ketine hevalên birîndar bûne ji bo em karibin va hejmara hemin ne dibikin bi belge bikin bi wîne bi sûretê wana û bikin hejmarek net ez ana nikarim bidim. Şopandina şer li dijî Daişê û veguhestina têkçûna wê ji bo raya giştî ya cîhanê bi xwedî qurbanî bûn. Li Bakurê Sûriyayê û Rojava bêtirî 11 rojnamevan û bi dihan birîndar diriya şopandina şerê li dijî Daişê de jiyana xwe ji dest dan. Zana Umer dengê Amerîka Qamişlo. Ev raporta Zana Umer bû li ser kuştina rojnamevanan taybet evên karî dikin ji bo yekên parastina gel di 3 salên şerî de li Sûriya raporta ku serokê Tirkiye gefeyê dike ji bo maytêkirinê yan jî karekê leşkerî li Efrînê piştî vê hevpeyvîna me digel Dr. Sivan Saîd ew profesorê alîkara li zankoya şîn normal li Çînê. Dr. Sivan gelek bi xêr bê. Me raportek heye li ser herêşên Tirkiye ku maytêkirina bike di Sûriya de taybet li Efrînê. Dibin yani heta îro jî me dengûbas hebûne ku bombebarankirin hebûye hêzên Tirkiyan artêşa Tirkiya hinda gund bombebarankirin. Di welatekî de şer çê dibe. Welatekî dî têmayê xwe dixin nav da û dinya jî bêdine bi taybet hevpeyman li werin şerekî li dijî komeleka İslamî radîkal dikin. Ev çawa ye? Belê ew ji xwe problema serekiye ew e ke niha li Sûriya ولاtek tuneye devletek legitimasi yani serwerî siyadeyî ew welat hebe li gel şer'iyeta rastî ji bo welat hebe ne ji aliyê dewlet û ne ji aliyê ew grupên ke li wir aktivin yani em bi İngilîzî bêjin ne state actors ne non-state actors bi xwe tuneye ew hêz ke li wir dixebitin rastî otoritiyê wan heye yani hêz dane wan ji aliyê powerên mezintir, desalatên mezintir. Ji ber vê yekê her tiştçê dibe li wir ji xwe kalkulationeke hesab û hesabdariyeke ji bên powerên mezintir, desalatên mezintir ke li wir dixebitin û wana wekî proxy dixebitin. Êsta ji bo mînak dewleta Sûriye jî ji xwe wekî proxyek dixebite ji bo çend hêzên hem newletewî hem ji bo rejîna serwerî wê jî sedî sed miheqeq nemaye. Ev eger serweriyê heba berî bêjin 6 salan berî ew wext jî dîsa her ji gor min nebûye. Ji ber vê yekê niha her tiştek çê dibe ew hesabên ke hêzên mezintir dikin. Îro Amerîka dixwaze li wir hêzê wî hebe lê hêzên din ke tevlî bûne bi taybet Rûsya wan hêza bila li wir xebatê xwe bikin bila wesiya bibin bila tiştekî xwe bikin lê dîsa jî stratîjê Amerîka ji bo piştî vê şerê dibe ji ber wê ji bo wê Efrîn ne problema niha Tirkiye tedaxul dike nake ew nabe tiştekî giring lê dîsa jî Amerîka li îstikvanê serekeye li vir ez bawerim û akterîn sereke û li îstikvanê sereke jî di Sûriya de jî belkû hêzên Kurdî ne çima ew hêzên Kurdî bi taybet YPG karên wesa dikin ku Tirkiye di azirînin bikeve bên û tiştê wesa bikin bû nimûne rakirina wêneyên Abdullah Öcalan. Belê ew ji xwe ne tişteke em bikarin bêjin dibe bibe yan nabe. Ew ê niha li Bakurê Sûriye û li taybet li nav tevgera azadiya Kurda de em têbînîn ne yek rewge ye yani one dimensional niye.
ینی لە ئالیەکی ڕایداریان عاقل و سیاسی هەنە دوێژن نەت شتێکی باشە کە ئەم وێنەیە بەڕێز ئۆجەلان لەور بخەن بە ئاوایەکی مەزن کە پرۆڤۆکاسیۆن چێ ببەژ بۆ دەوڵەتا ترک بتایبەتی لە ئاوایەکی دنجی لە ناو شارعی کوردی خەڵکێکی زۆر کە ئەو دکن ناکارن کۆنتترۆل بکەن ژبەرک و ئەو تەبیعەتە تەفگەری ئازادی کوردستان لەور ئەوە کە ئۆتۆنۆمیەکی زێدە هەیە ژ بندا گرازروتەشخوا گرازروت موڤمنتە ژخۆیانی ژ بندا هەیە ئەو نایە کۆنتترۆلکردن کە کەسێک لە بندا سنترالی بێژە ئۆکەی ئەس ناخوازم ئەو ببە ئیدی بڵێن باشە چەندین ڕایدار هەنە ئەوانژی هەمان خەیاڵەتە دکن دبێژن بلا ئەو چێ نەبە پرۆڤۆکاسیۆن چێ نەبە هزر و بیری بەڕێز ئۆجەلان برا لەور بە نەوەکی وێنەیەوی کە نەها پراکتیکلی وسایە لێ ئەو پرۆڤۆکاسیۆن دیساژی چێت بە مەخاوێن باشە لە ناوەندی لێکۆڵینین ڕۆژهڵاتە ناوین لە واشنگتن تا گوتارەکەیە لەسەر مەسەلەن هەلبەت کوردان لە ڕۆژئاوا و هەبوو ناوانیانژی هەبوو ناوانە سیاسیکیانی وانی سیاسی لەور دەدوێت چ بێژی ڕاستی پێشەڕۆژێکی باش تێ تەخمینکردن ji bo سووریا و ji bo ڕۆژاوای کوردستان لە سووریا لێ وەختێکی لێژمەودا دخوازێ ئەو شەڕ نامینێ و پاشەڕۆژی سووریا ئەگەر لەور نیگۆشیشن چێ ببە محقق ببێ کوردان نابە و ئەوە نهابوویە بە پارەیەک استراتیژی ئەمریکاژی لێ لبندا هێواژ ئەو کار دکە نەهات خوازێ وان هێزێن دنێ هەم ریجنال هەم ئینتەرناشنال بەتایبەت رووسیا لەور هەر لە ئیسیەکی خۆ هەنە بکەن لە دیساژی کووردا پاراستیە و کووردا دەستەکدایە ji بۆ نێکس فەیس ji بۆ ینی وەختێکی دن بێژم 5-6 ساڵی دن تۆ دبینی کە ئەو ئاکتەر ئەگەر شەرعیەتێک هەبە لژتمسیەک هەبە ji بۆ کووردا دەبێت شتێکی بنگەهی و ئەو ئەمە نها ناکارن باش ببینن لێ پشتی چەند ساڵێک ئەوە محقق تێ دکتۆر سیڤان بە کوردی جنابێتە مامۆستای لە چینێ زانکۆیەکە چینێ چین هەلوستوان چێ لەسەر ڕوودانین تایبەت لە سووریا دەبن و کوردان ڕۆلی کوردان تێدا بەێ چین بخوا دەوڵەتەکە یەکگرتیە دخوازێ یەکگرتووی ببێ مین دیسکۆرس بۆ هەر جەیەکی دن لە ڕۆژهڵاتە ناوین وانا وەکی یەکێتیە عێراق دخوازن یەکێتیە سووریا دخوازن و باش بە سنسیتیڤیتی بە حساسیەتێکی باش لەور نێزیک دەبن لێژە بۆ کورداژ بۆ سووریا وانا وەکی هەر هێزێکی بچووکی لۆکاڵ تەمەشا دکن ناخوازن دەستەک بدەن ژێ لە ئایندە پێشە ڕۆژدا ئەگەر ویل ئۆف ئەمریکای خەیاڵی ئەمریکا چاوەبێت ئەس باوەڕم چاینا نەها لبندایە بزانێ ئەمریکا چادکە چاینا عقلە لبندایە بزانێ لەور ستیبڵەتی چێ ببە ئەوژی پرۆمۆتی ئیکۆنۆمیە خۆ چێ بکە ئیکۆنۆمیە خۆ بینە دیسا گەلک سپاس گەلک بخێر هاتی واشتن هەر جارێکێ بیت بێوانێمەی سپاس لە زانکۆیە شانچین نۆرمال لێ چینێ بەێ تەماشەوان هیجا لە کاتێکدا کە سەرۆکی تورکیا هەڕەشەکان بۆ هێرشکردن لەسەر ئەفرین زیاد دەکات سەرۆکی یان ڕێبەرێکی کورد دەڵێ کورد هەر ڕۆڵی دەبێ ڕۆلی پۆزیتیڤش لەو ناوچەدا دەمێنێ راپۆرتا مەج ئەفرینی هەفبەندیە نیشتیمانیە دەموکراتیە سووری ئەحمەد ئاراج گەفێن تورکیە و ئەرمانجێن وێ ji dengê Amerîka ra şîrove kirin. Piştî ma Daeş navdawî bûye ke têk biçe piştî ma tenazilatê Tirkiye jî Idlibê de çîbû Cebhat-ı Nusra hêdî ji hûr jî derdikeve yanî Rûsya dixwaze çareserî bi dest wê dabe ne bi dest Amerîkê dabe ev çareserî jî dîsa têkçûnê siyasetê Tirkiye têk diçe û vala derdikeve. Türkiye şî niha dax dike tenazulata dike yanî heta vî millî Rojavayê Furat dîsa siyaseteke nû bimeşîne û Kurda ji vî mantiqî ji vî van herîmî derxîne. Niha hew dizane niha wereqê herî dawî Efrîne. Serokê hevbendiyê da zanîn ku Tirkiye naxwaze Kurd di civînên çareserkirina alûziya Sûriyê de beşdar bibin. û ji bo dûrxistina wan hewl dide bi Rûsya û Îranê re hin bazaran pêk bîne. Her tim êrîş axaftin li ser Efrîn çê dibe ew te mane siyasetê xeytevê Rûsa şî têk çûye û herî dawî ji vînî wan Antalya çêbû bi Rûsa re û bi Îran re daxtekî ji cem Tirka çê dibû heta Sûçî çê nebe leno Sûçî wek em dizanin tecîl bû leno Kurd beşdarin Kurd tarafeke esasî ne Arac paşaroja van gefan bi pûç wasif dike ku gelê Bakurê Sûriyê dê siyasetên Tirkiye bêbandûr bike û Efrîn û gelê wê dêlber xwe bidin. Yepekê kîne yepekê milletê Efrîne.
عافریندا نەتەنە یەپەگە وەک ئەم دەزانێژی سیستەمێکە مەدەنی هاتی ڕوشکاندننی سیستەمێکە عسکەری هەیە سیستەمن سیاسی هەنە پارتی هەنە گەلی عافرین گشتی خەگرێدە وان سیستەما هێژایی گوتنەیە ئارتێشا ترکیە پشتی کنگرا ئەسیتانە دەرباسی داوارێن لە توخۆبی باشووری ئەفرینێ بووە و چەندین جار ji کاربەدەستên Tirk gefên êrîşa Efrînê kirine. Newrûz Reşo, dengê Amerîka, Efrîn. Van heyaman raftarê tund û destbirînên seksî li dijî jinan li Amerîka pitir ji her demekî dî eşkere dibin û dibine navarokê mîdyayê. Tawanbarkirinên desalat yan destbirînên nehejî li dijî navdarên Hollywoodê gaştine siyasetvanên navdar û endamên Kongresê Amerîkî jî. پتر لە 5 خانم کاندید بۆ ئەنجومەنی سەناتیستانی ئەلەباما ڕۆی مۆریان بە بەدرەفتاری تاوانبار کردووە هەر لە تەنگ پێهەڵچنینی سێکسی هەتا دەگاتە دەستدرێژی ئەمەش دەیان ساڵ لەمەوە بەرگوایە خانمانی قوربانی تەمەنیان لە 20ەکاندا بووە ئەو دەستی بە ملما هێنا و پاشان هەوڵیدا بە زۆر سرم بەرەو هەورەتی دانوێنێت. لە ئێستادا ئایندەی سیاسی سەنەتۆر ئاڵ فرانکن پرسیارێکی ئاواڵەیە دوای ئەوەی خانمێک گوتی لە ساڵی 2006دا بەرلەوەی فرانکن بچێتە ئەنجومەنی سەنات کاتێک لە خەودا بووم ماچی کردوم و دواتر دەستی بۆ بردووم. هیچ شتێک بە هەندی ئەوە زۆر سیر نییە. ئایا شتێکی سیر نییە کە ئەو وا لە خوشکت یان کچت یان هاوسەرەکەت بکات؟ کاردانەوەکانی ئەو دوو پیاوە زۆر جیاوازن. ڕۆی مۆر بە تەواوی نکۆڵی کردووە لە هەموو تۆمەتەکانی تاوانبارانی. بەبێ هیچ دوو دڵێک دەڵێم ئەمە 100% درۆیە. هاوکات ئاڵ فرانکن بە پێچەوانەوە لێدوانێکی درێژی بڵاو کردەوە و بەرپرسیارەتی کارەکانی هەڵدەگرێ و داوای لێبوردن دەکات و داواش لە کۆمیتەی لێکۆڵینەوە لە ڕەوش دەکات لێکۆڵینەوە بکات. هاوپیشەکانی ئالفرانکن لە کۆماری و دیموکرات وا هاتوونەتە دەنگ. من بۆم دەرکەوت کە تۆمەتەکانی لە دژین بڕوا پێکرا و قیزەون و ڕاچلەکێنەرن هەروها لە ئاستی خانمان کەم دەکەنەوە. ڕۆی مۆر داواکاریەکان بۆ کشانەوە لە پێشبڕکێکە پشتگوێ دەخات. دەبێت ڕۆی مۆر بکشێتەوە ئەو خانەمانەی گازدیان لێ کردووە بە تەواوی جێمەتمانان هەر بۆیە ئەو بۆ پۆسی سەناتی ئەمریکا کەسێکی نەگونجاوە. سەرۆک ترامپ ئەوەی چەند ساڵێک لەمەوبەر شانازی بە توانای خۆی بۆ ئەنجامدانی دەستدرێژی سێکسی دەکرد لە توێتێکیدا لەسەر بەدرەفتاری ئال فرانکن نووسیوێتی بەڵام هەڵسەنگاندنی لەمەڕ شیاوی ڕۆی مۆر لە پۆستی گشتیدا نەکردووە. سەرۆک ترامپ لەم کاتەدا بڕوای وایە بۆ خەڵکانی ستانی ئەلەباما وا باشترە خۆیان بریان لەسەر ستانەکەیان بدەن. بەدرەفتاری سێکسی شتێکی نوێ نییە ئەوە بوو 20 ساڵ لەمەوبەر هێندەی نەما بۆ بیل کلنتن سەرۆکایەتی لەدەست بدات بەر لەویش بە چەندان ساڵ مەسەرەی تەنگ پێهەڵچنینی سێکسی وای لە دادگای باڵای ئەمریکایی کرد بربژارکردنی تۆمس لەبار بەرێت بەڵام ئەوەی لێرەدا نوێیە بایەخدانی هاوڵاتیانە بە مەسەلەی دەستدرێژی سێکسی لەو دەمەی ژمارەیەکی هەتا دێت لە قوربانیانی سێکسی دێنە دەنگ و هەرە ناودارانی هۆلیوود تۆمەتبار دەکەن و هەروەها کەسانی بواری میدیا و بەرپرسانی هەڵبژێردراویش. تەنگ پێهەڵچنین و توندوتیژی سەکسی لەلایەن پیاوەنی خاوەن دەسەڵاتەوە کراون لە هەموو کات لەمەوبەر زیاتر سەر هەڵدەدەن و خەڵکان ناوەکانیان ئاشکرا کردوون و سەر لە نوێ دانپێنانی نوێ لەو بارەیەوە هەن و ڕەوان سەبارەت بەم کێشەیە پێویست بە گۆڕانێکی کولتوری هەیە کە بە شێوەکی دیکە دەڕوانێ لەمەڕ ئەوەیە کە ئایا دەستدرێژکاران چێن. پۆڵ ڕایەن سەرۆکی خانی نوێنەران فرمانی کردووە سەرجەم نوێنەرانی خانەکە و ستافەکانیان ڕاهێنانی زۆرە ملێ لەسەر مەسەلەی دژی تەنگ پێهەڵچنینی سێکسی بکەن هەندێک لە سەنەتۆران داوای دەرکردنی ڕۆی مۆر دەکەن لە سەنات ئەگەر لە هەڵبژارنی تایبەتی مانگی داهاتوودا سەرکەوتن بەدەست بێنێت. بڕیار بوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببێتەوە بەڵام کۆبوونەوەکە بەهۆی تەواونەبوونی ڕێژەی یاسایی ئەندامانی هەڵوەشایەوە دواتر کوتلەی عەرەبی و تورکمان و بەشێک لە ئەندامانی کوتلەی کوردی کۆبوونەوەیکی بە پەلەیان ئەنجامدا. ئێستاش پەیامنێرمان لە کەرکووکەوە دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ماندوو نەبیت سەرەتا پێش ئەوەی باز لە مەسەلەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەین بەپێی زانیاریەکان تەقینەوەیەک پاش بەر لە کەمێک لە خورماتوو ڕوویداوە دەتوانی پێمان بڵێ ئەو تەقینەوەی چۆن بوو و ئازیانەکان چی بوو؟ کەشوارێرە زۆر خراپە و دیارە هاوکات لەگەڵ کەش
خراپی کەش و هەوادا باڵێن کاتژمێرێک لەمەوبەر ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا و ناو قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدینە تەقیوەتەوە بە پێ زانیاریانەی کە من لە بەرپرسانی قەزای خورماتوو وەرمگر برینداری زۆر هەیە و ئەوان دەڵێن تاکو ئێستا ژمارەیە کوژراو هەیە کە هەندێکیان بە دەکوژرا و باسیەکەن و هەندێکتریشان دەڵێن سەری بیست و ئەوانەیە ینی زانیاریەکان جارێک با بڵێن گۆڕانکاری هەیە بەڵام کۆی کە دەوترێتە کۆی کە بەرپرسانی حەشتی شعبی باسیەکان نزیک سەر و چل بریندار هەیە و ئەوانی شاڵێن نزیکەی دەکوژراویشەیە بەڵام ئەمانە ئاماری سەرەتایین دیارە ئەگەری هەیە هەم کوژراوەکان با بڵێن بەهۆیەوەی کە هەندێک لە بریندارەکان بڕینیان سەختە عەدەدی کوژراوەکان زیاتر بکات. بەڵێ دڵشاد با ئێستا بینە سەر مەسەلەی کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک باشە ئەمە چی بوو سەرەتا وتراکە بەهۆی با بڵێن ڕێژەی بەشداربووان یاسایی نییە و کۆبوونەوەکەیان دواخست بەڵام پاشان کۆبوونەوەیکی بەپەلە ئەنجام درا دەتوانی شی بکەیتەوە ئەمە چۆن بوو؟ بەڵێ دیارە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەمڕۆ بەشێک لە ئەندامانی دیارە کوتلەی برایەتی کە کوتلەی هێزە کوردیەکانە 26 ئەندامە ئەمڕۆ نزیکەی 14 ئەندامیان ئامادە بوو ئەوانی تر کە پارتی دیموکراتی کوردستان ئەندامەکانیان یانوت ئێمە مادام ژیان و کەرامەتمان لە کەرکووک پارێزراون ئێمە ئامادەنین بەسەرەکی ئەنجومەنی شەوبینە کەرکووک و بەڵام بەشێکی تریش کە خۆی لێ بوو ئیسلامی یەکێتی نیشتیمانی و کوتلەکانی تراوینێتەوە کە نزیکەی 13 بۆ 14 ئەندامون ئەوان ئامادە بوون کە لە ناو بینە ئەنجومەنی پارێزگا کۆبوونەوەکە ئەنجام بدەن سەرەتا کوتلەی عەرەبی تورکمانی ئامادەی خۆیان بۆ کۆبوونەوەکە نیشاندا بەڵام ئەوان دەیانویست لەم کۆبوونەوەیەوە با بڵێن سەرۆکێکی کاتی بۆ ئەنجومەنی پارێزگا ئەنجام دابن کوردەکان گومانیان هەبوو لە هەنگاوە پێیان وا بوو ئەم دانیشتنە بێتەوە ئەوەی کە سەرۆکی ئەنجومەن لە دەستدەن پێشتر محافظیان لە دەستداوە باشان پاشان چی بوو کە کۆبوونەوە بەپەلەکەیان ئەنجامدا چ بڕیارێک درا لەو کۆبوونەوەیەدا؟ پاشان کۆبوونەوەیەکی تری بەپەلۆ سەرپێی ئەنجامدرا هەندێک لە بەرپرسانی کورد باس لەوەکەن کە لە بەغاات چاخراوەتە سەر کوتلەی عەرەبی تورکمانی کە کۆبوونەوەیەکی سەرپێیان ئەنجامدا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە کۆبوونەوەکانی ئەنجومەن بەردەوامی هەبێەوە داوا لە ڕێبوار تاالبانی سەرۆکی ئەنجومەن بکەن بگەڕێتەوە بۆ کەرکووک ئەگەر نەگەڕاوەی قالی لە پۆستەکەی دووری بخەنەوە ڕێکەوتن لەسەرەوەی لە هەڵبژاردنەکانی داهاتووە محافظ و سەرۆکی ئەنجومەن هەڵبژێریە گە ڕێبوار تاالبانی نەگەڕایەوە بەڵام تاکو ئێستا ڕوون نییە ئەنی بەشێک لە ئەندامانی کوتلەی کوردی جۆرێک ناومێدیان پێوە دیارە بە حکمەوەی کە لەناو کوتلەی عەرەبی و کوتلەی تورکمانیە جۆرێک لە یەکدەنگی نییە چەند کەسێک بە تەمای پۆستەکان بۆ هەندێک گومانەکەن کە لە کۆبوونەوەکانی داهاتووشدا پاشگەز بوونەوە پەشیمان بوونەوە ڕووبدا بەڵام بە لای زۆرەوە ڕێکەوتن لەسەرەوەی کە کۆبوونەوەکان بەردەوامیان هەبێەوە محافظ و سەرۆکی ئەنجومەن لە داهاتووە هەڵبژێرن. بەڵێ سپاس دڵشادوە هەروەها زانیاری زیاتر بەپێی ئاژانسی ڕۆیتەرز ڕاگەیەنراوە کە ژمارەی قوربانیانی تەقینەوەکەی خورماتوو گەیشتۆتە 20 کەس و ئازیزان هەر سەبارەت بە کۆبوونەوە هەر سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک فراکسیۆنی شیعەکان و تورکمانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشدا هەوڵی هەڵوەشاندنەوەی ئەو ئەنجومەنە دەدەن. بەرەی تورکمانی لە پەرلەمانی عێراق و بە هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنە شیعەکان بەرنامەی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان بۆ سەرۆکاتی پەرلەمان بەرز کردەوە. سەبارەت بەم هەنگاوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ناڕەزایی خۆی دەربڕی و ئەم کاریان بەنا دەستوری لە قەڵەمدا. سەبارەت بە ئیقالەکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو داوایی کە 4 پەرلەمانتاری کەرکووک 2 تورکمان و 2 عەرەبەکە و بە ئیمزای کۆمەڵی پەرلەمانتاری فراکسیۆنەکانی تر پێشکەشیان کردووە داوایەکی نایاساییە چونکە پەرلەمانتار ناتوانێت مەجلیسی محافەزە ئەنجومەنی هیچ پارێزگای ئیقالە بکە بە پێی یاسا ئەوە ڕێوشێنی خۆی هەیە هەرنا دەبێ یەک لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن داوای حەل یا هەڵوەشانەوەی ئەنجومەنەکەیان بکەن بۆیە ئێمە ئەو قەرارەمان ڕەفز کردەوە. لە چوارچوەی ئەم بڕیارە کە نزیکەی 100 پەرلەمانتار دەنجام بۆدا و فراکسیۆنە کوردستانیەکان ئەم بڕیارەیان بە نایاسایی وەسف کرد جێگیری دووەمی پەرلەمانی عێراق لە میدیا کوردیەکان پەیامێکی سەبارەت بەم بابەتە ڕاگەیاند. داواکاریێک بوو کە پێشکەش کرابوو بۆ حەلی مەجلیسی محافەزەی کەرکووک دوێنێ توانیمان کە قەنەعەت بە لایەنەکان بکەین کە داخلی جەدوەلی ئەعمال نەکرێ ئەمڕۆ جارێکی تر ئەم تەڵەبە هێنرابەوە بۆی حەلی مەجلیسی محافەزەی کەرکووک بکرێ. ئێمە داواکاریەکەمان لەسەر ئەو بنەمایە بوو کە بێژگە لە جانبی قانونی داواکاریەکەمان لەسەر ئەو بنەما سیاسیە بوو کە هەرچی هەوڵە بیخێنە گەڕ بوو ئەوەی کە
لەوە زیاتر هەنگاوی تەسعیدی یان ئەوەی کە زیاتر بارودۆخەکە ئاڵۆزەکە لە بینی بەغداد و هەرێمی کوردستانە ئەم بابەتانە کەم کرێتەوە دوور بخرێنەوە. بەهۆی پەرتەوازایی ناوماڵی کوردی و هەوڵەکانی فراکسیۆنە شیعەکان و تورکمانەکان بەرامبەر بە کەرکووک بەردەوامن، بۆیە وەک دەوترێ دەبێت کورد ئەمڕۆ یەک ڕێزی خۆی بەرامبەر بەگشت پیرانەکان دەرببڕێ بۆ ئەوەی دەستکەوتەکانی تر لەدەست نەدەن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا. کوریایە باشوور و ژاپۆنی کەیفخۆشیاخوا دیارکریە لە هەمبەر پێنگاوە ئەمریکا و کوریا باکوور دانە ناسکردن وەکە وڵاتی پشتەوانیا تیرۆری دکا و بکار هەتا بکاربە پتر گرانی و سەنگیên ئابووری و دیپلۆماتیک لەسەر حکومەتا پیۆنگیانگێدانە. وەزیرê derveyê Kuryaya Başûr got ev biryar beşeke ji hewlên civaka nêfneteweyî bo neçarkirina Kuryaya Bakur ku dev ji hêza xwe ya navokî berdaw ev pêngaveke ji bo çareserkirina kêşeya navokiya Kuryaya Bakur bi rêkên aştiyê. Ji cem xwe wezîrê derveyê Emerîkî Rex Tillerson dibêje toleyên li dijî Kuryaya Bakur ji xwe ber karîgerî heye lê hêşta hîvî ji hewlên diplomasî re mane. لێکۆڵینەوەیکی ئاژانسی ئەسۆشیەی دەریخستووە دەستدرێژی سێکسی لە مەدرسەکانی پاکستاندا گرفتێکی لە مێژینەیە، بەڵام لە کولتورێکی کە مەلاکان زۆر بەهێزن و مەسەلەی قسەکردن لەسەر دەستدرێژی سێکسی بڤەیە، خێزانەکانی قوربانیان دەڵێن لە زۆر باردا بەرتیل دەدرێت بە پۆلیس تا هەوڵی بەدەستهێنانی دادپەروەری نەدات دژ بە مەلاکان. زۆر بە دەگمەن دۆسیەکان دەگەنە دادگا لەبەر ئەوەی سیستمی یاسای پاکستان ڕێگە بە خێزانەکانی قوربانیان دەدات لە دەرەوەی دادگا ڕێک بکەون یان پارەی خوێن وەربگرن. ئاژانسەکە دەریخستووە کە زیاتر لە 2 ملیۆن منداڵ لە پاکستاندا لەو مەدرسانن کە ژمارەیەک دۆسەی دەستدرێژی سێکسی دژیان هەیە. ئەم لێکۆڵینەوەیە لەسەر بنەمای بەڵگەنامەکانی پۆلیس و دەیان وتوێژ لەگەڵ خێزان و کەسوکاری قوربانیان ئەنجام درراوە. لە ڕۆژە پێشەمبە بێت جەژنا سوپاسگوزاریانە لە ئەمریکا ئەو ڕۆژەکە ماڵبات بگەهنە هەڤ ji bo şîvê û goştê elokan xwarina li ser mêzê her malbatekê lê çend rojan berî vê cejnê ku bi milyonan elok têne kuştin bûye tor û edet ku serokê Emerîkî ji elokekê xweş dibe û azad dike. Tê gotin ku serok Abraham Lincoln ev tor dest pê kiriye. Îro serokê Emerîkî ji Donald Trump ê niha wê ji elokekê xweş be. gelek çîrok derbarê bexşîna elokan heye di cejna supasguzariyê Thanksgiving da. Berpirsê Komala Dîroknasiyeyê Qesra Spî Edward Lengel dibêje, hin ji wan dibêjin ev yek vedgere bû serdema Abraham Lincoln di dema şerê navxweyî da. He had a son named Tad. Wî kurek hebû bi navê Ted. Derbarê elokê wî de hinek henek di navbera wî û Abraham Lincoln de çêbûn. Dema elokê xwe li dor sandiqên hilbijartina sala 1864 digerand, Abraham Lincoln jê pirsî çima tu wî digerînî? Qete anîye ew jî dengê xwe bide? û Ted bersivand û got elokê wî nikare deng bide ji ber ku ew hêjî biçûk e. Therefore, Abraham Lincoln ji ber wê yekê Abraham Lincoln ew elok azad kir û nehîşt bû Thanksgiving bihê serjêkirin. Dema sala 1940 Harry Truman serok bû, wî di Thanksgivingê da dest bi azadkirin û bexşîna elokan kir. Piştî nêzîkî 20 salan di dokumentkirîneka vê bûyerê da John F. Kennedy biryar daye ku ew elokê aniya Qesra Spî bû Thanksgiving serbest bihê berdan. Kennedy gotiye nexêr ez bawerim ez ê vê elokî azad bikim bila mezin bibe. Em dizanin ku vê nerêtê ji serdema John Kennedy de dest pê kiriye û ji wê çaxê de hetan hatê berdewamkirin. Elokên ji bo Qesra Spî tên ew weke alîkarî ji Federasyona Niştimaniya Elokan tên. Lê Koşka Spî merasîmên fermiyên pêşkêşkirina elokan hene. Rastî ew ji dema Harry Truman ve tê. Bi nerîna min ew cara yekê bû bibe merasîmeke cemawerî. Elokên tên kirîn û piraniya wan piştre li baxçeyên heywanên kivî li herêmên dewrober tên azad kirin. Lêyên têne lênan ew serok ji pereyên xwe dikire û li gor hezkirina wî û malbata wî. بەڵێ خۆشەویستان بە هیوای کاتێکی خۆش تا بەرنامەی ئایندەمان لە ڕۆژی سێشەمە ببورن لە ڕۆژی هەینی
ڕۆژی هەینی و ڕۆژە پێشەمەژی ساکسگیڤینگ ئەمریکیان و خواردنا گۆشتی ئالۆکیە نەجوانە دیگەڵ مێژی خۆدا حافظ کاتێکی خۆش.